لەبارەی هەڵۆشانەوەی پۆلیسی ڕەوشت لە ئێران لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیانی شرۆڤەکاری سیاسی لە هۆڵنداوە لەگەڵمان دەبێت دەدوێم. دکتۆر سلااوت لێبێت هەڵۆشانەوەی پۆلیسی ڕەوشت ئامانج لەم کارە چییە؟ من پێم وایە نیشانەی دەستەوەستانبوونی دەسەڵاتی ئیسلامی ئێران و نەبوونی خوێندنەوەی لەو وەزعیەتێکی ئێستا ئێران تێیدا مشاکە ئەوانە گەردەیان هەوێ گوشار لە ژنان تەبعیز و هەڵاواردن لەسەر ژنان کەم بکەنەوە بەلابردنی گەشتی ئەرشاد کە نمودی خارجی تەبعیزی دەبێت جێبەجێ نابێت. ئەگەر قرار وایە تۆ تەبعیزی ژنان تەبعیز لەسەر ژنان دەبێت یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی ئێران لە یاسایەکی نێرە بێت یاسایەکی ئینسانی نظامی کۆماری ئیسلامی ئێران نظامی تێکی ئێرانەوە بێتە نظامی ئینسانی. تۆ دەبینی تەبعیز دژی ژنان هاواردن دژی لە سەدر تازەی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی ئێراندا ڕەنگە بۆ سرینەوەی ئەو پێویستە و یاسایە بکردێکە خۆتان ئاماژەتان پێکرد دەڵێ یاسای کۆماری ئیسلامی ئێران یاسایەکی نەگۆڕە ئادەی ئەوە لەلایەکەوە لەلایەکی پێشەوە ئەوان ئەوە ناگەن ئێران عبوری کرد ئیسلامی ئێران لە نظامی سیاسیە کۆماری ئیسلامی ئێران لەباری پێکهاتەییەوە لەباری ناوەڕۆکیەوە قبول ناکەن. خەڵکی ئێران ئێستا هاتۆتە سەر بنەمایەی کە کۆماری ئیسلامی ئێران بە هەر شێوەیەک تەنانەت بە شێوەی چاکراویش ناتوانێت وەڵامدەری داواکاریەکانی خەڵکی ئێران بێت کە 43 ساڵە خەریکە بە خوردی دنیای دەرەوە بە خەڵکی ئێرانی. من پێم وایە ئەوەی کۆماری ئیسلامی ئێران یا سەر و کۆمار دەڵێ حاکی لە نەخێنەوەی دەقیقی ئەو دۆخەیەکە ئێستا ئێرانی. باشە دکتۆر، ینی بەم بڕیارە کاریگەری نابێت لەسەر خامۆشبوونەوەی ناڕەزایەتەکان و خۆپیشاندانەکان لەسەر حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران؟ من پێم وایە نایبێ بەو دلیلەی کە دیارە ئەو ناڕەزایەتانە شتنی ژینا بە شەهیدکردنی ژینا دەستی پێکرد بۆ ژنان پێشەنگی ئێستا لە پەرشەقامەکانی ئێران واماوە نێوی را شۆڕشی ژینا وە ژن ژیان ئازادی بە درشتنی بنەمایی بەڵام ئیتر هێندێک داواکاری و ویستی لە مێژینە کە ماوەی ساڵە بۆ داواکاری سەرەکی خەڵکی ئێرانە ئەلان بۆ تا هەوێنی ئەو پێکێسان ئێرانە بۆیە من بە لابردنی گەرشی ئێرشاد کە وەک عەرزکردن نمودی خارجی هەڵاواردن دژی ژنانە کۆتایی پێنایە درستە بەوە دەستی پێ هێندێک بزوتنەوە و شتنەوەی کۆمەڵایەتی دیکە لە ساڵەکانی ڕابردوودا بەردەوام لە بەستێنی کۆمەڵایەتی ئێراندا بوونە و وەست بەو ینی بزوتنەوەی ژنان و ئێستا لە ژێر سێبەری بزوتنەوەیەکی کەڵاتنەوەی ئێران ڕێدە پێوێ من پێم وایە لە ڕۆژەکانی داهاتوودا و لە هەفتەمە ڕووگاوی زیاتر بین و درێژەداربوونی ئەو ڕەوتە بین کە دوومان نیوە. باشە، سەرکۆماری ئێران داوا دەکات کە ڕیفۆرم بکرێت لە دەستوردا، چاکسازی بکرێت، داوای لە یاسان ئاسان کردووە. ئەمە هەوڵێکە لەلایەن سەرکۆماری ئێرانەوە ئەم هەوڵە بەهاند وەردەگیرێەوە و چاکسازی و ڕیفۆرمە لە دەستوردا دەکرێت کە گەلی ئێرانی پێڕازی بێت. دەستوری ئێران چاکسازی تێدا ناکرێت. من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران هیچ کاتێک بڕیار لەوە سەر نادات چون هەر لە قسەکانی خۆی داهاتێک تاماشە دەکرێت پرۆژەکان کردبێ دەڵێ ئەو دەستوری ئێمە یەکێک لە متەرەقیترین دەستورەکانی دنیاە کە لە بەڕاستی وانێک لە دواکەین ئەو دەڵێ ئێمە چاکسەوەی بەڕێوەبردننی بڕگەکانی دەستوری کۆماری ئیسلامی ئێران داوا لە یاساناسان دەکا یارمەتیدا باشتر جێبەجێکردنی ئەو دەستورە ئەو کانە ناوەی کە دەستور ناغدا گۆڕانکاری بەسەردا بێت بڕیاری گۆڕانی لە ژێر اختیاری سەرۆکومار دانیە
هندێک نەحادی یاسایی و سەر و یاسایی دەبێ بڕیاری لە پێشدا دەبێ مجلس شورای ئیسلامی یا پارلەمان بڕیاری بدا و پاشان سەید عەلی خان بڕیاری کۆماری ئیسلامی تەئییدکا کە ئەو قرار وایە ئەو گۆڕانکاریە بێ کە من پێم وایە سەید عەلی خامنەئی دەستوری ئێران گۆڕانکاری بەسەردا بێت و ئەگەریش بێت من پێم وایە دەستوری ئێران گۆڕانکاری بەسەردا بێت بێ گۆڕانکاریەکی بنەڕەتی بۆی کە خەڵکی ئێران ڕازی ئەگەرچی من پێم وایە ئەوش کاتە وەڵام دەرنێ چاکسازی زەمانێک جواب خەڵکمانیان بە دەسەڵاتێک مابێ خەڵکیی دەسەڵاتیان لەسەر کۆماری ئیسلامیان لاج ئەو یەکەم پێم وایە چاکسازی دەرنێ وەفقی بوونیان ئیسلاحات وەڕێ پێم وایە لەسەر حکامەکانی ئێران ئێستا دەبینرێ بۆنی بۆنی شتۆچی دێ قڕان نەڕەتی کۆماری ئێران هەم لە باری ناوەڕۆکیەوە هەم لە باری چوارچێوە و ساختارەوە. بەڵێ دکتۆر ئازاد محەممەدیانی شرۆڤەکاری سیاسی لە هۆڵنداوە لەگەڵ مابووی سوپاس ماندوومان کردیت.